اما زیادت لسر پروژه هجمارا من راب واستن به میوانداریا راوشکار یاسای وزارت دارایی و آبوری دکتر هاور کمال تو بخیرات دکتر سپاس با آماده بوون و سەرچاو زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانتان سڵاو بۆ فەرمانبەرانی خۆڕاگر کە بەرامبەر ئەو ستەم و جەورەی ئەو عەقڵێتە شۆڤینێ خۆسەپێنە هەرجاری لە شوێنێکەوە لە عێراق کە لە دەسەڵاتە بن ئەیکەن بەرامبەر بە فەرمانبەران و بە خەڵکی هێرێمی کوردستان. شاندك چیه بغدا زلال بکه بان پروژه هجمارا من جبو وزارت دارایی و جبو بانک ناوندی عراقی جی انجامك جی دەستکەتیە خەتانەها ڕاستیەکەی من ئاگام لەوە نینیە نەتیجەکەی چکەوان هێشتا بڵێن هیچ شتێکی تازەمان بۆ نەهاتووە بۆیە بەڵام ئەکیت کە چوونە زیاتر ئەو حەقایقانە با بڵین باز بکەن کە خۆی ئەسڵەن لای بەغاش وازەحە بەڵام زیاتر بۆ ئەوەیە قەناعەتێک دروست بێت. باشە دکتۆر جگە لە موچەخۆر جگە لەوەی کە فەرمانبەر کارتی بانکی دەبێتن لە چوارچەوەی هەژماری مندا ژبلیوی کەسێدی دکارە بگەهە حساباویە بانکی دەستکاریە پارەیە ناوە هەژماراویدا بکاتن بەداخەوە یعنی منش ملاحەزەوەم کردووە ئەم پروپاگندانە لە چ لەلایەن کەسان و چ لەلایەن هەندێک کەناڵ و تەرویجی بۆ کرێ کە ئێمە بەڕاستی ترۆکو وەزارەتی دارایی ئابووری ڕێگای یاسایی ئەگرینە بەربەوانی کە هەر بابەتێکی هەڵە بڵاوەکەنەوە لەسەر هەژماری من چونکە ئەمە لێدانە لە ئاسایشی ئابووری لە ئاسایشی نەتەوەیی و جۆرە پشێوەیەکە خاتە ناو خەڵکەوە بەڕاستی کە ئەو بابەتە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە نەک ئێستا بەڵکو لە ڕابردووشە زۆر فەرمانبەر هەیە موچەکە ئەچێتە سەر هەژمارێکی تایبەت بەخۆی لە یەکێک لەو بانکە حکومیانی کە هەیە بە هەمان شێوە کە ئەڕاتە ناو یەکێ لەو بانکانەی کە لە ناو پرۆسەی هەژماری منە کەس بۆی نییە دەست بۆ ئەو هەژمارە بەرێت جگە لە خودی خاوەن هەژمارەکە و ئەوەی کە تەوکی لەکرێین تەخوی لەکرێت بە وکالەیەکی خاص بۆ تێ بڵێ فڵان کەس بۆی هەیە کەسێک دیارەکەی لە کاتب عادل بڵێ بڕۆ مەسەلەن لەو هەژمارە بۆی هەیە پارە ڕابکێشێ ئەوەیە بەڵام وەکوتر هەمان حیسابی ئەو بانکانی ترە کە لە ڕابردووە هەبووە کەس ناتوانێت دەستکاری هەژمارکە نە حکوومەت نە غەیری حکوومەت بۆی نییە دەستکاری ڕقەمی حیسابی هیچ کەسێ بکە ئەو موچەیە کە ئەڕاتە ئەوێ یان هەر پارێکی تر بڕە پارێکی تر کە ئەچێتە سەر ڕقەمی حیسابی هەر کەسێک ویان هەر فەرمانبەرێک کەس بۆی نییە دەستکاری بکە و من فەرمانبەران بە تەواتی دڵنیاکەمەوە ئەو شتانی کە بڵاوێ ڕسومات باج نازام چی لێوە برێ ئەمە هیچی ڕاست نییە هەوەی دوورە لە ڕاستی 2500 دینار وەردەگیرێت دەمانێت لەسەر زاری ئێوەش دووبارە ببیستینەوە بینەرەکان و بیسەرەکانیشمان بزانن بڵێ ئەوە لە عێراق ئێستاوان بەرەو ئەوە ڕوونوەکو ئێمەی لێ بکەن ئەوان پێشتر بە شێوازێکی زۆر تەقلیدی تەنها ئەیانتوانین پارە ڕابکێشن ئێستا یانێ وەکو ئێمەی لێکەن عملیەکەیان بۆتە دوو عملیە ئەگاتە نزیکی 10,000 دینار مانگانە بەڵام ئەوەی ئێمە تەنها 2500 مانگانەوە کە جیاوازیەکی زۆری لەگەڵەوەی عێراقەیە و ئەوە بابەتێکی زۆر ئاسایە هەر کەسێک کە ڕقەمی حیسابیە بێ لەو بانکە پێشکەوتوانە بە هەمان شێوە ئەو بڕەپارەکەمی لێ بڕراوە هیچ بابەتێکی وانە وابزانن کە نزبێکی زۆر لە موچەکەیان ئەشکیان دەستکاری و ڕقەم حیساب ئەوەش بۆ خودی بانکەکە بانکە ئەهلیەکانە لەو پڕۆژەیەدا بەڵێ بەرامبەر بەو خزمەتگوزاریانی کە پێشکەشێکە کە نزیکەی 19 خزمەتگوزاریە یعنی منە مێوە تەوزیح کەم هەژماری من بانک نییە هەژماری من پرۆسەیەکە ناومان ناو هەژماری من کە پرۆسەیەکە کۆمەڵی بانک بەشداری تێکردووە 5 بانک ئێستا لە کوردستان بەشداریان تی کردووە کە ئەسڵەن ئەو 5 بانکە لە عێراق معتەرەفن و لە ناو پرۆژەکەی با بڵێن کە لە عێراق ئەوان بە هەمان شێوە بەتەمان ئەو پرۆسەکەم پرۆژەی تەوتینکەن کە لە ڕێی 43 بانکەوەیکەن ئەو 5 بانکی ئێری تەیە و تەنها بۆ ئێمە بۆ 5 بانکەوە ناوەسین هەر بانکێکی ترکە بە پێ و ماسەفاتی کە دانراوە و بە پێ و خزمەتگوزاریانە کە لە ئاستێکی بەرزە پێشکەشی بکە ئێمە هێنینە ناو هەژماری من دێتە ناو پرۆسەیەوە هەر بانکێکش ئەگەر هاتوو لە ئاستی خزمەتگوزاری دابەزی حتمما ئەگەری دەرچوونیە چۆن هاتە ناو پرۆسەکە دەرەچێ ئەمە بە تەواوەتی لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە لە بەرژەوەندی فەرمانبەرانە یعنی من بە تەوزیحێ بدەم بۆ خەڵکی کوردستان ئەمە وەفد بووین وەفدی شاندی وەزارەتی دارایی و ئابووری لەگەڵ بەندە لەگەڵ کاک جەمیل کە بەڕێوەبەری گشتی دڵنیاییە کاروباری دڵنیایی چون بۆ مؤتەمەری
عقبە تەمەرێکی تەمینیە لە وردن باشە طبعا ئەو کاتێ ئێمە ڕۆشتین پێش ساڵ و ساڵ زیاتر بوو هێشتا هەژماری منەوە هەر نەبوو ئەو پێنجمانکەی کە ئێستا لە ناو ئەم پرۆسەیە ئێمە لە دانێکیان خۆمان ڕقم حیسابیمان کردبوو چوین لە دانێکی ترش کردمانەوە کە ڕاوێژکارێک و بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی دارایی کە وەزارەتی دارایی مختصە بەم بابەتە بچێت خۆی هەژمار بکاتەوە لەمانە ئایا شتێکی خراپە ئەمە ئەگەر مازانایە ئەو بانکانەی کە لەم پرۆژەن ئەو خزمەت گوزاریانە ناگەێنن و خراپە بۆ ئێمە بۆ چوین بمان کردایەتەوە کە ئێمە زانیومانە باشترین خزمەت گوزاریان بە ئێمە پێشکەش کردووە لە گۆڕینی دۆلار لە کڕینی شتومەک چلێرات کە ئەڕۆیتەوێت تەنها کاردێکت پێ بێ و کڕینی ئۆنلاین ئەو خزمەت گوزاریان نەمانەت گوزاریانەوە دکتۆر بڵێ بەراورد لەگەڵ وڵاتانی ناوچەکە و جیهانیش لە چه ئاستێکدایە هەژماری من هەژماری من ئێمە بارە و قۆناغێکی ترە با بەڕاستی ئێمە بەرەوە بکە احتیمادمان لەسەر سیولە نەبێ لەسەر نەقد نەبێ عین بە هێزی سەتاسی ئەو سیولەی ئێستا هەیە ئێمە ئەمانتوانی ئەموری کوردستان کاروبارە دارایەکانی پێتەواو بکەین و لە ڕووی حەزاڕیەوە بە بابەتێکی پێشکەوتووە و تەنها لە ڕووی ئابووریەوە زۆر سوودی هەیە زۆر گەورەیە ئەوەی ئەگەر بیری لێ بکەیتەوە بۆ نمونە جەنابەت ئەگەر منداڵەکەت لە قوتابخانەیەک ئەخوێنێت ئەتوێ پارە بۆ تەحویلکەی بۆ قوتابخانە ئەگەر هەژماری من نەبێ بەم پرۆسە تەقلیدی کە هەیە ئەبێ لێرە لە دەوامەت ئیجازە وەرگری ئەوە هێزی مرۆیی لێرە کەم بۆ لەم کەناڵە بۆ نمونە و بۆ ئەگەر مۆڵەتە بێ بۆ مۆزەفێکش هەر ڕاستە کە لە دەوامەکەیەتی ئەوە لەوێ خەدەماتی خەڵک و مراجع ئەوەستەیە بێ و مۆزەفە دەرچێ ئەبێ سوار سیارەکەی بێ بنزین سەرفەکە ژینگە پیسەکە ئزدیحام دروستە بێ باشە وە پارەشی پێ ڕەنگە تووشی دەعام بێ و ڕەنگە پارەکەشی لێ ببرێ لە ڕێ بە جۆرێکی تر جەریمە دروست بێ تا ئەڕاتوێ لەوێش سڕە دروستە بێتەوە با بڵێن لە قوتابخانەی کە پارەکادا ئەو ڕۆژەی کامل لێ ئەڕوا ئینجا ئەگەڕێتەوە کە دەوامی دوو لای لێڕێی بەڵام ئەگەر ئەم پرۆسی ئێمە دەستمان داوەتێ ئەگەر هەژماری منە بێ هەر ئێستا جەنابەت لە جێی خۆتەوە لە مۆبایلەکەتەوە دا ئەو ڕقەمە داخلەکەی یەکسەر تەحویلی ئەوێ بێ و ڕێوا کلاسیکەوە تا بنمونەینەوەی دکتۆر ڕەنگە داویە دەبژنێتە پارێتەی سەختەیە ژی پارێتەی کەڤنەژی ڕێت دچیتن بوو تەزویرێ لێ ئەیتی ئێمە چ ڕێک تێ ناچنێ بە تەزویرکردن و لەو جیازانی کە لە ئەسواقەکانە بنێمە لێ کرد بەڵێ لە پیۆسەکان ئێمە مەسلەی ساختە نامێنێ و مەسلەی سپیکردنەوەی پارە نامێنێ و مەسلەی گەندەڵی نامێنێ ئێمە ئەم حکوومەتە کە ئێمە ئاڵا هەڵگری چاکسازی و شەفافێتین بەڕاستی ئەمە یەکێکە لەوانی کە گەندەڵی ڕاگرێت تۆ کەسێک کە ئیتر هەژمارەکان دیار بوو فەرمانبەرێ دیار بۆ حیسابەکەی چەنەوە ئێمە گەیشتینەوەی ئیتر معاملە بە کاش نەمێنێ ناتوانێت بچێت هیچ شتێ بکرێت نە خانوویەک نە بە سیارێ ئیلا لە ڕێ ئەو هەژمارەوە بێ بۆ نمونە کە ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە وە لەوێ دەرەکەوێت کە چەندێک داهاتی مانگانەی چەنە بەراورد دەکرێت لەگەڵ ئەو پارەی کە لە ناو هەژمارەکەی ئەوەی کە سەرفی کردووە وەکە ئەوەی بووی دێت هەمووی دیارەدات ئەم حیساباتە بۆ ئەمە ڕێگرتنە لە گەندەڵی لە هەمان کاتە کە ئەمە کاری پێکرێت لە وڵاتە پێشکەوتوەکان ئەوانەی ئێستا دژی ئەم پرۆسێ وەستاون هەر خۆیانین باسی تەجروبەی ئۆروپی و تەجروبەی وڵاتانی پێشکەوتووەکەن و ئایانێ ئەو تەجروبەی بێن ئێمە ئەوەمان کردووە ئێمە چیمان کردووە دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکارە یاسایی وەزارەتە دارایی و ئابووری هەرێما کوردستانی سپاس بە ئامادەبوونەوە و ئەوانزانیە سپاس بۆ جەنابشتان دەستان خۆش بۆ جێگرتن